جەژنە بێ مائیدە هەبێ، جەژنە بێ ڕووخۆشی هەبێ، جەژنە بێ میلەت گیرفانی پڕ بێ و گوپی خڕ بێ. ئەم منێک خوا لە ئارە خواردنەکەم خۆش بوو بێ لە ڕەمەزانە، لە گوناهە گەورەکانم خۆش بوو بێ، من و تۆ بۆ لێ خۆش نەبین. مانای جەژن لە عەرەبیە یعنی عەود و سروور، گەڕانەوەی زەردەخەنە و پێکەنین و خۆشی لە بۆ میلەت، لە بۆ تاک، لە بۆ هەموو لە ئەمە مانای جەژنە. ئەم جەژنە دوو ئێمە وەکو موسڵمان کە دوو جەژنی جوان و جەژنێکمان هەیە پێوتێ جەژنی ڕەمەزان، ئەم کەسە لە ڕووی ئیمانی و لە ڕووی تاعەت و لە ڕووی پەرستشەوە جەژنێکی شەخسی زۆر تونگ و تۆڵە لە نێوان خۆی و خوایە. جەژنی قوربانیش جەژنێکی گشتگیرترە لە نێوان خۆی و مجتەمەعایە، بۆیە ئەم جەژنە جیهانیترە لە ڕووی ئەوەی کە ئیجتیماعی بوونەکەی و قوربانیکردن و هەردووکی دوای دوو عیبادەتی زۆر گەورە دێم. مرۆڤێک بتوانێت 30 ڕۆژ خۆی لە گونا لە حەڵاڵ بگرێتەوە، لە هەموو جوانیەکان و خۆشیەکان بگرێتەوانێ لە ڕەمەزانە، ئەولاترە بەوەی کە دوای ڕەمەزانیش زۆر بە گەرم و گوڕیتر لەگەڵ خوایە تونگ و تۆڵ ببێ. یعنی 30 ڕۆژ تەمرینی ڕۆحی، 30 ڕۆژ بەرزبوونەوە و ئاستی مرۆڤ بۆ گەیشتن بە مەراتیبە عەولەویە جوانیەکانی کە وای لێ هاتبێ لە لەیلەتول قەدرە لەگەڵ مەلایکەکانە بێ. بۆیە جوانترین خاڵێک کە وەرچەرخانی شەخسی مرۆڤەکانە وازێنانە لە خراپە ڕۆشتنە بەرەو چاکە. 30 ڕۆژی ڕەمەزان وای لێ بکە شوحنەیەکی ئیمانی جوانی هەبێ بۆ کامل ساڵەکە. ئەمە مانای ئەم تەخەڕوجەیە لە نێوان لەم مەدرسە جوانەی ڕەمەزانە. ئەگەر تۆ 30 ڕۆژ توانیت خۆت لە حەڵال پارێزی، نەتوانی دوای خۆت لە حرام پارێزی و نەتوانی دەمەزەردێکی جوانی ئیمانەکە بکەی، ئەوە لەو کەسانە بووی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەس برسێتی و تینوێتی بۆ ماوەتەوە. جوانترین نیعمەتێکیش کە خوا خەڵاتی ئێمە ئیمانداری کردووە جەژنە. لە مێژووی ئیسلامیە، لە مێژووی زێڕینی ئیسلامیە جەژن تایبەتمەندی خۆی هەبووە. یعنی لە زەمەنی خولەفاکانی ئیسلامەوە، لە زەمەنی سەردەمی زێڕینی ئیسلامە، ئەم شیرینەی کە ئەدرێ زەمانی قەدیم دەوڵەت ئیشرافی جوانی ئەم جەژنانەیە کرد. عیدە لەنا لئەوەلینا و ئاخیرینا کە خوای گەورە لە سەرزاری حەزەتی عیسا ئەفەرمێ ئەنزل عەلەینا مائیدە، جەژنە بێ مائیدە هەبێ، جەژنە بێ ڕووخۆشی هەبێ، جەژنە بێ میلەت گیرفانی پڕ بێ و گوپی خڕ بێ. باشە لە سەردەمی ئیسلامە قسەی خۆش بۆ گەڕم. لە سەردەمی ئیسلامە درهەمی ئاڵتوونی، دیناری ئاڵتوونی و درهەمی زیوی ئەخرا ناو دوو نەوع شیرینیەوە. شیرینێکیان فستەق بوو، شیرینێکیان گوێز بوو. ئاوا بۆ خۆشی حکوومەت تەوزیعیە کرد، بە دیاری ئەدرا بە تۆ وەکەوەی چی بخۆی فستەقێ بخۆی. دوای سەیرە دەکرد یەک پارچە زێڕی تیا بوو و ڕازانەوەی مەراسیمەکان عەتایە ئەم جەژنانە لەکوێ هاتووە؟ لە خەلیفەی موسڵمانانەوە هاتووە. لەو ڕۆژەیە بەدەیان و بە هەزارەها پارە و پوڵ و شیرینی کە لە مێژووە باسی خوشکەنانەکە. خوشکەنان نەوعە شیرینیەک بووە پڕ کراوە لە پارە و جوانی و زێر بەخشراوەتەوە. ئەسڵی عید یعنی تێری، یعنی وەک لە هەنێ وڵاتە چۆن سیانزە مەعاشە درێ خەڵک دڵی خۆش بێ، ئەوە جێژنە. پێغەمبەر فەرمێ سەوسەم یەوم عید و سرور فەرحە دەبێ بێ، دڵت خۆش بێ. لەبەرەوە من ئومێد دەکەم ئینشەڵڵا ئەم میلەتە تێر و جوان بێ و دڵخۆش بێ. لە ئاستی عامیشە گەردنی یەک ئازاکەین. ئەم منێک خوا لە ئارە خواردنەکەم خۆش بوو بێ لە ڕەمەزانە، لە گوناهە گەورەکانم خۆش بوو بێ، من و تۆ بۆ لێ خۆش نەبین؟ بۆ پێت نەڵم گەردنم ئازاکە، بۆ نەڵم گەردنە ئازابێ، گەردنم ئازاکە. ئەم مستەلەحە چ جوانە؟ یعنی خوایە تۆ ئازاد بە لە ڕۆژی قیامەتە. ئەم مستەلەحە جوانە کە یەک بێ، یعنی خوایە بەریکە، ئازادیکە، عیتق من النار لەوە هاتووە. بەس خەڵک لێ تێناگە گەردنازە یعنی چی؟ پێغەمبەر فەرمێ یەک دنیا پاڕێیتەوە، دەهەمی یەکەمی ڕەحمەیە، دەهەمی دووەمی ئەوەله ڕەحمە، ئەوسەط و مەغفرە، سێمیان چییە؟ گەردنازابوونە. خوا فەرمێ عیتق من النار، پێغەمبەر فەرمێ عیتق من النار، گەردنازە بە لە ئاگری دۆزەخ. بۆیە وامان لێ دێ خوا بە گەورەی خۆی گەردنی من ئازاکە لە دۆزەخ، تۆ بۆ گەردمازا ناکەی؟